کاتان باش بینێر و بیسەرە خۆشەویستەکان خۆشحاڵم ئەڵلقەیەکی نوێی ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم و لە دەربارەی باسکردنی سنتەرێکی گرنگ و بابەتێکی زۆر گرنگ کە لە ناوشاری سلێمانی بۆ خزمەت و خزمەتگوزاری هاوڵاتیان ئەم پرۆگرامەتان پێشکەش دەکەم لەگەڵ زۆر بەڕێز حاجی بەیان عەبدوڕەحیم بەڕێزیان کە بەڕێوەبەری سنتەری تەندروستی عەلی کەمالن و بەڕاستی بابەتەکەی ئەمڕۆمان زۆر وردەکاری و زۆر تایبەتمەندی ناوازە و خزمەتگوزاری تایبەتی تێدایە بۆ هاوڵاتیان بۆ حەز دەکەم ڕاستەوخۆ لەگەڵ خۆی لە پرسیارەکانەوە ئێوەی بەڕێزی شتێ بگەن و گرنگی پرۆگرامەکە بزانن. زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵم لێرە دەتان بینم و زۆر سوپاس دەکەم کاتان هەبوو بێنە ئێرە حاج بەیان. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان. من بەڕێوەبەری سەنتەری ڕاوێژکاری عەلی کەمال سەنتەرێکی خزمەتگوزاریە لە شاری سلێمانیەوە. ئەم سەنتەرە لە 2012ەوە مەڵبەندی تەندروستی عەلی کەمال و شێی سەیفەدین بە قەرارێکی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بوو بە سەنتەرێکی گەورە. ئەم سەنتەرەی ئێمە خزمەتگوزاریەکانی کە لە خۆی ئەگرێ زیاتر لە 12 پزیشکی پسپۆر بەیانیاندا ئەنیشێت. باشە لەگەڵ ئەوەشا سەنتەرەکەمان عیلاجیە وقاییشە، یعنی بەشە وقایەکانیشمان هەیە وەکو کوتان، وەکو دایکی دووگیان، وەکو بەشی فایلات، وەکو بەشی خوێندنگاکان، لە هەمووشی گرنگتر بەشی لوقاحات. دەستان خۆش بێت. بەڕێزتان لەمێ هەنگاو لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم لەم پرۆگرامە ئێوە لە سەرەتای کارکردنەوە ساڵانێکی زۆرە لەگەڵ ئەم سەنتەرە ئێوە شکاری لەگەڵ دەکەن. ئەوکە پێشتریش زۆر بە جوانی بۆت باسکەمت دەرگا بە دەرگای دەزانم چۆنە و چۆن دانراوە و زۆر بە خەمی سەنتەرەکەوان. حەز دەکەم زانم سەرەتای جەنابتان لە سەرەتای دەستپێکردنی کاری خۆتەوە ئەگەر بۆم باس بکەیتەوە چۆن گەیشتە ئەمڕۆوە بۆ چۆنی دەبینیت لە ئاس خزمەتکردن و پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریانەی کە بە هاوڵاتیانی دەدا چۆنی دەبینی؟ هەست دەکەی لەگەڵ گەورەبوونی سەنتەرەکە لەگەڵ پزیشکە بەڕێزەکان ئەو خزمەتەی کە پێشکەشی دەکەن لە سەرەتاو چۆن بووە تاوەکو ئێستا؟ سوپاس بۆ خوای گەورە. ئێمە ئیستیشارەکەی سەیفەدین من لەوێ دوای 6 مانگ لە تاعینیم چوومە ئەوێ لە بەشی تەختیتەکە بووم. ڕێز و خۆشەویستی و احتیرامم بۆ دکتۆر سەلاحی عەلی ڕەشەی چاو هەیە. هەموو کات مامی گەورەمان بووە دایم کە کۆیە کردینەوە ئێمە یەک خێزانین. شەید سەیفەدین خێزانێکی گەورەین تاکە ئیستیشاری بوون لە هەرێمی کوردستانە. پاش چەند مانگێکی تر بوو هەر تاکە ئیستیشاری بووین کە لە هەرێمە ئێوارانیشمان کردەوە. من لەوێ لە بەشی تەختیت بووم، دوایی تر چوومە بەشی زاتیە، لە دوای بەشی زاتیە بوومە مدیری مەڵبەندی تەندروستی عەلی کەمال کە ئەو لە 1988ەوە کە بە خستەخانەی حەمدی بەناوبانگە کرابەوە. لە 2012ەوە هەردوو شوێنەکە بووە بەیەک بوو بە سەنتەرێکی گەورەی ڕاوێژکاری. ئەم سەنتەرە گەورەیە سوپاس بۆ خوای گەورە تا ئێستا مزداقێتی لەدەست ناوە لە شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی نەخۆشمان وەرگرتووە بێفەرق و جیاوازی. ئایا عەرەبی دەرەوەی هەرێم بوو بێ، عەرەبی ناوەوەی هەرێم و خواروو بوو بێت، یا ئەوە تا لە کەلار و کفریشەوە نەخۆشمان بۆ هاتۆ ببێ بە فەرق و جیاوازی. ئینجا سوپاس بۆ خوای گەورە بەم وەزعە ناهەموارەی کە هەرێمیشی تیاڕوات نەبێ عیلاج بووین نەبێ ئەچیزە بووین. من دەستی ماندووبوونی بەڕاستی حاجی بەیان و ستافە جوانەکەم خۆم بە تەنیا هیچم بۆ ناکرێ. ئەگەر پزیشکە بە ڕێزەکانم و کارمەندە بە ڕێزەکانم نەبێ بە تەنیا هیچمان بۆ ناکرێ. بەم بێوەزعەشەوە هیچ کاتێ نەمان هێشتووە دەرگای سەنتەرەکەمان بۆ لەحزەیە بەڕووی هاوڵاتی دابخرێت. ئەنجا لە خوای گەورە بەزیابێ ئەگەر جارێک لە دەرگای بەڕێوبەری گشتی فەرمانگەمان نابوو بێ ئیشەکەی بۆ نەکردوین جاری سێهەم لە دەرگامان ناوەتەوە دووهەم لە دەرگامان ناوەتەوە بەڕێز و تەقدیرەوە ئەوانیش بە پێی ئیمکان ئیشیان بۆ کردوین. ئێستا ئێمە لەو سەنتەرەیە 2 دەرمانخانەی گەورەمان هەیە، 2 سۆنەری گەورەمان هەیە. تەوەقوعەکەی پار سۆنەرێکیان بۆ کڕین مۆدێلی 2025 لەوە ئەچێ
بەس لە نەخۆشخانە گەورەکانی وەکو بڵێن فاروقا بێت. ئەوانەی کەرتی تایبەت حاجی دەمەوێت اینجا باس لەوە بکەم بۆیە مەبەستە بۆ بەڕاستی بەڕێزت ئەم هەنگاوانگاوانم بۆ باسکەی چونکە ڕەنگە لە ئێستادا بەپێی پێویست هەندێک لە هاوڵاتیان سەردانی بنکە و سنتەرە تەندروستی حکوومیەکان نەکەنەوە هەندێک جار گومان دەکرێت لەوەی کە بەپێی پێویست دەرمان نییە پزیشکە پسپۆڕەکان دانانیشن لەوێ ئێمە بەڕێزت تۆ ئەو وەڵامەت چییە بۆ هاوڵاتیان کاتێکە وەکو حکوومەت وەکو کەرتی گشتی هەم وەکو سنتەرە بەڕێز و بەتواناکەی خۆتان و چەند بنکەی تریشمان هەیە لە ناوچەکانی تری ناو شاردا لە سلێمانی بێ یا لە هەولێر بێ کە بەم شێوەیە کارمەندانیان ماندوو دڵسۆزانە بە ئەژیزەی باشەوە ئامادەن بەڵام بۆچی هاوڵاتیان بەپێی پێویست هەرچەندە ئێوە باز لەوەشەکەم لۆدێکی زۆرتان لەسرە بەس دەمێ وەڵامی ئەو بەشەی تریش بینەوە کە هەندێک جار خەڵکی سەردانی ئەم سنتەرانە ناکەن بە گومانی ئەوەی کە بەپێی پێویست خزمەت ناکرێت. وەڵاهی من ئەگەر بێت و باس لە ئامارەکان بکەین ئەمە ئامارەکانە ئامار وەڵامان بەبێ هیچ شتێک ئێمە لە مانگی یەکە 487 نەخۆشمان هەبووە لە بەشی گورچیلەکەمان 603مان لە بەشی پێستەکەمان هەبووە لە بەشی ژنان و مناڵبوونەکەمان کە پسپۆردا ئەنیشێ دکتۆرەکە 606 نەخۆشمان هەبووە بەشی نەشتەرگەریەکەمان 400 نەخۆش لەو مانگە بە سەردانی کردوین بەشی چاوەکەمان 490 بەش سەردانیان کردوین بەشی قورگ و جۆولووتەکەمان 1077 نەخۆش سەردانیان کردوین بەشی شکاویەکەمان 830 نەخۆش سەردانیان کردوین بەشی هەناویەکەمان 1598 نەخۆش سەردانیان کردوین تۆتەڵی هەمووی 6323 بەس لە مانگێکا سەردانیان کردوین. ئێمە مەسەلەن ئەو نەخۆشەی کە هێتە لای ئێمە ئەچێتە لای پزیشکەکە بەشی تاقیگەمان هەیە بەشی سۆنەرمان هەیە بەشی ئەشی ئەمان هەیە دەستم بڵێ ئەوەش پێ بڵێ ینی ئەم بەشانە یەک بەیەک بۆ نەخۆشە ئامادەیە هەتاوەکو دەرمانیش هەتاوەکو دەرمانیش بەس خۆکەم و کوڕی هەر ئەبێ لە ماڵەکەی خۆشمانەکەم و کوڕی هەیە ئێمە لە وڵاتیەکەین بەڕاستی خۆتەزانی بەم بێموچەیە 45 ڕۆژ جارێ 50 ڕۆژ جارێ خەڵق موچە وەرەگرێ کەم و کوڕی لە هەموو شتەکانە بێ من ئێستا نەخۆش هاتووەتە لای من 4 ئایتمی بۆ نووسراوە سیانی وەرگرتووە ئێقەی چێکە من بە نەخۆشەکەم وتومە کاکە تۆ بە 500 دینار دکتۆرەکە بینیوتی دکتۆری یەخسایە و توێتی بەڵێ وتومە فەحسەکانی کردووە لەوە چێ 6نەوە فەحسی کردی بێ شەشەکە 3000 کەوتووە دە لە دەرەوە بیکەی بەلایانی کەمەوە 25,000ەکەوی ئەشیعەت گرتووە بڕێکی کەمت داوە تەوەقوعەکەی ئێمە بەشی نەشتەرگەری بچووکمان هەیە ئەمەلیا سوغڕی تیا ئەکرێت ڕۆژانە ئەگەر 5 ئەمەلیاتیشی تیا کرێ لە دەرەوە هەمان بۆ هەر ئەمەلیاتی لەو ئەمەلیا سوغڕانەی کە ئێمە بە 2000 بە 3000 گەورەکەی بە 5000 بە 600,000 لە دەرەوە کراوە من زۆربەی زۆرێ گەڕێنمەوە بۆ ئەوەی کە خەڵق قەناعەتی نەماوە خەڵق تووشی فەنتازیا بووە هەر بەسیترین شت ئێستا وای لێ هاتووە ئەم خانمانەی کە ئەچنە ژیانی هاوسەرگیریەوە هەر یەکەم سکەکەنتەوە وەک کوڕی من وای یەکسەر حەز ناکەن بچن بە ئازارەوە بۆ دکتۆر و بە تەبیعی مناڵەکەیان ببێت لە مانگی حەوتا داوای ئەوەکەن چۆن ئێمە نەشتەرگەری بکەین و تووشی ئازار و ژان نەبین مناڵەکەمان ببێت خەڵق قەناعەتی نەماوە ئەگینا ئێمە ئەم بەشی چاوەمان هەیە لە باتی فەحسێ 3 فەحسی تیاکرێ ڕێژەی بینینی چاوی تیاکرێ جیهازمان هەیە بە کۆڵێ پارە کراوە لە دەرەوە ئەو فەحسی ئێمە بە 5,000ەکەین کە تەختیتی چاو ئۆسیتی پێڵێن باشە ئێمە بە 5ەکەین لە شوێنەکانی تر بە 50 بە 75,000 لە کەرتی تایبەت زیاترە دۆلار مابەڵی لەگەڵ دەکرێت جا هاتینە سەر ئەم بابەتە حاجی بەیان دەمێ بڵێم هۆشیاری هاوڵاتیانی ئێمە هۆشیاری تاک ئایا دەربارەی خودی خۆیان کە
دەزانین هەموو تاکێکە بێ خۆی بە دوای ئەوە بڕوات لەگەڵ ژیانی و لە نێو کۆمەڵگە چی لە گۆڕانکارەکان هەن. لایەنێکی دیکە میدیا تا چەندێک هاوکار بووە یاخود تا چەندێک هاوکار نەبووە لەسەرەوەی کە هاوڵاتیان لەم گێژاوە بمێننەوە تا چەند یارمەتی دەری بۆ نمونە سنتەرەکەی ئێوە بووە. مەسەن ئێستا ئێمە نەخۆش هاتووە بۆ لای من چۆتە لای پزیشکی هەناویەکە وتوێتی ئەبێ هەچی فەحسە بۆم بکەی فەحسی چاوریەکان فەحسی چاوری چوار چاوریەکەمان بۆ کڕوە جگەرمان بۆ کڕوە ڕینەڵ فەنکشن تێستمان بۆ کڕوە ئیشەکانی گورچیلا بە هەمووی دەرچۆ پاک و تەمیز بۆ چۆتۆ لای دکتۆرەکە وتێتی چۆن تۆ عیلاجێ بۆ من نانووسی هێناومانە قسەمان لەگەڵ کردووە کاکەی گیان بە ئەڵڵا پاراسیتۆڵێک کە تۆ وەری ئەگری بەبێ ڕێنمایی پزیشک و وەکو چەرەز و گوڵە بە ڕۆژە ئەی خۆی زەرەر ئەیا لە جگەرێ ئەی من نەخۆشم یعنی خەڵقی واشمان هەیە هاتووە لای ئێمە فەحسەکەی کرۆتێتی فەحسەکەمی هیچی تیان نییە لەوە چێ جیازیەوە خراپ بێوتومە باشە بەسەر چاو دەبڕۆ لە دوانی دەرەوە لە شوێنێکی تر بیگرە ئەگەر سیانی وەکو یەک بوو دوای حەقی قسە و هەیە وڵی هاتۆتەوتێتی من بە خەجاڵەتیەوە هاتووم بۆ لای ئێوە لەبەرەوەی فەحسەکانتان غەل و غەشی نەبووە بەداخەوە میدیا کەم تەرخەمە خەڵکەکەی ئێمەش تووشی فەنتازی بووە حەزیان لە ئەهلی و لێ دەروێ ئەم ئەهلیانە زۆر بوون زیاترە چنە ئەوێ ئەگینا وەڵڵاهی بەم وەزعی کە هەرێمیشی تیا بەم موچەیەی کە کارمەند و کە پزیشک لە کاتی خۆیان موچە وەرناگرن بۆ لەحزەیەک خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان و لە سلەیمانی نەوەستاوە سپاس بۆ خوای گەورە. دکتۆرە پسپۆڕەکان وەڵامدانەوەیان چۆنە لەگەڵ ئێوە و ئامادەبوونیان و کارکردنیان لەنەوە ئەم سنتەرە حکومیانەدا؟ سپاس بۆ خوای گەورە من هەمیشە ئەڵێم ئەوە تا ئێستا ئێمە زیاتر لە 12 بەشمان هەیە لەم مانگی تازەیە کە مانگی هەشتا بەشیەکی شەویلگە و ڕوشمان کردوێتەوە دکتۆری ئێمە چونکە ئەخساییە پێشەوەی بێ بۆ لای ئێمە ڕاوەندێ بەسەر خەسخانەکەی خۆیەکە مەسەنە ئێستا دکتۆری نەشتەرگەریەکەمان ئەگەر نەخۆشی هەبوو بێت لە بەشی نەشتەرگەری و لە خەستەخانەکانە ئەچێ بۆ لای ئەو دواییەتە لای ئێمە دەوام مەزبوطە کەم و کوڕیش لە شوێنەکانە هەر ئەبێت بەڵام هەماهەنگن لەگەڵمانە بەڵام من زۆربەی زۆری کەم و گوڕیەکان بۆ میدیا و بۆ خەڵکەکە ڕێنمەوە خەڵکەش قشمان خراپە بە سوپاس بۆ خوا تا ئێستا ئێمە وەکو سەحا خزمەتگوزاریمان بڵێن مزداقێتی لە دەستداوە لە دەستی نایەوە هەمووی بەداتا و ئامارە ئەتوانن بێن سەردانیش بکەن و لە مڕاجعیش بپرسن. بەڵێ هەرچەندە هەندێک لە جێگاکان لە ناو شاردا جا هەر شارێک بێ سلێمانی بێ هەولێر بێ هەرجێک بێ هەمیشە هەندێک جێگا هەیە لە ناو شاردا خۆی بۆ خۆی ناسنامەی خۆی ئەپارێزێت خەڵکی زیاتر باسی دەکەن ئەوجا بەڕاستی سنتەری عەلی کەمال و ئەو جێگایە و ئەو شوێنە هەر خۆی بەخۆی لە ناو سلێمانی هەستەکەم هەستێکی تایبەتی هەیە بۆ منیش خۆم کە باسیەکەم ئەوەندەی یادگەم شتم دێنێتەوە بیر لە باسکردنی ئەو جێگە هەر لە خۆیەوە شوێنێکی دڵڕەوێنترە خەڵکی زیاتر دێت جا بۆیە بەوێت ئەوەش بڵم خەڵکی ئێمە ئێستش هەر بە هەمان ئەو هەستی کە دێن سەردانی ئەوە دەکەن بۆ هەستی شیفاایە زۆربەی زۆریان ئەجا هەمیشە ئەڵێم کە ئێمە کۆبوونەوە ئەکەیندا نیشین دەردەشە ئەکەین لەگەڵ یەکە ئەڵێم کە پێمان بڵێن سنتەری ڕاوێژکاری عەلی کەمال ناوەکەی خۆی بەخۆیەتی عەلی کەمال ناوێکی جوانی هەیە لە ناو سلێمانیە چ خەستەخانە بێ چ مزگەوت بێ چ مەکتەبەکان بێ بیاڵن خوا بەو جوانیە بمێنێتەوە من جارێکی تر و دەجارە ئەڵێم دەستخۆشی لە ستافە جوانەکەمەکەم لە پزیشکەکانەکەم سوپاسی فەرمانگەکەمەکەم ئەنجا من یەکێکم قەت کۆڵ نایەم سوپاس بۆ خۆی گەورە ئەگەر جارێک لە دەرگایەکم ما بێ کلێنێکی بچووکی بۆ کردومەتەوە جاری دوو هەموو سێ هەم زانوێتی من ئیشەکەم ڕاستە هاوکارم بووە فەرمانگەی تەندروستی بەم وەزعشەوە هاوکارمانە ئەگەر و هاوکارم نەبێ و دەرگاکەم لە سەرداخە منیش ناتوانم ئیش بکەم من بە تەنیا سۆپەرمان نیم ئەگەر دکتۆرەکانم و کارمەندەکانم
خۆشەویستیان بۆ ئیشەکەیان نەبێ من بەتەنیا هیچم پێ ناکرێت. ڕاستە لەو ماوەیە دەنگۆ و باسی ئەوە هەبوو کە سنتەرەکە بێتەوە بە 24 کاتژمێری ئەمەوێ باسێکی ئەوم بۆ بکەیتەوە و هەنگاوەکان بەرەو کوێ ڕۆیشتون لە 24 کاتژمێرەکە بەو نزیکانە نەخۆش دەتوانن بەردەوام سەر وەڵاهی من زۆر دەمێک بوو مقابلەیان کردم لە هەنێک کەناڵی تر وتم بەم نزیکانە ئەکرێتەوە ئێستا ژەڵێم سوپاس بۆ خی گەورە لە دکتۆرەوە لە کارمەندەوە لە دەرمانەوە لە ئەچیزەوە هەموویمان حازر کردووە بەڵام بەداخەوە کێشەیەکی بچووکمان هەیە لەگەڵ بەڕێز بەڕێوبەری گشتیش قسەمان لەگەڵ کردووە و کتابی کردووە ئێمە شوێنەیە کە ئەکەینەوە خۆ بێ سکیوریتیشمان هەبێ بۆ ئەو کارمەند و پزیشکانەی کە لە 12 شەو کە یەکێ دیێت مناڵێکی پێەیە کەسێکی خۆی پێەیە ئەزانێ حاڵەکەی ناهەموارە ئازارێکی هەیە ئەبێ سکیوریتیشمانە بێ لە ئێستەیە ئێمە شتەکانمان تەواو بووە بەس لەسەر ئەوە ماوە کەرتی پۆلیسمان بۆ دابینکەن بەڵام بەداخەوە خۆتان زۆر چاکەزانن لەم هەرێمەیان ئەوە ساڵ و نیوێکە ساڵ و نیوێکیی 2 ساڵە ئەوانەی موالیدیان شەستە مەجموعەیەکی زۆرمان لێخانە نشین بووە کەس نایەتەوە لەویاشە فەراغێ دروستە بێ چۆن من فەراغم بۆ کارمەند و بۆ پزیشک دروست بووە حتمما شوێنەکانی تریش کە معنین بە ئێمە ئەوانیش فەراغیان بۆ دروستە بێ ئێستا داوامان لە کەرتی پۆلیس کردووە پۆلیسمان بۆ دابینکە چاوەڕێی ئەوەین من کتابم کردووە فەرمانگەی تەندروستی کردوێتی بۆ جیهەتی معنی هەر بۆ بەڕێوبەرایەتی ناوخۆ کە پۆلیسمان بۆ دابینکەن لەوە چێ بەس لەسەر ئەو شتە بەسیتە مابی ئینشاءالله ئەوەش چارەسەر دەبێت دەمەوێت چەند پرسیارێکی کە بکەم دەربارەی پلان و استراتیژێت بەرەو داهاتوو ئێوە زۆر بە ئامادەکاریکی باشەوە و بە هەموو ئەو پێویستیانی کە هەیە لایەنە کارگەڕیەکانی ناو سنتەر و دەشزانین کە ئێستا شتەکان کە بەرەو داهاتوو هەمیشە بەرەو پێش دەڕۆین هەندێک شت هەیە گۆڕانکاریان بەسەردادێ پلانتان چییە بۆ ئەوەی کە ئێوە بەرەو کوێ زیاتر هەنگاو بنێن بە تایبەت لە ڕووی کارگێڕی و ئیداریەوە مەبەستمە چۆنا هەنگاوەکانتان دەبەنە پێشتر و ڕۆنتریش باسکەم زیاتر لایەنی میدیایی دیجیتال میدیایی بە ئەلکترۆنیکردنی تۆمارەکانتان ئەمانە ئەبل لە چه ئاستێکدان ئەمانە وڵا ئێمە پلانمان چییە ئینشاءالله بۆ ساڵی ئایندا ئەوە هەر بەتەماین لەم ساڵا بەشێکی تری گرنگ لە ناو سنتەرەکەمانە بکەینەوە ئەویش ڕێئاسە هەماهەنگمانە جارێ ناڵێم چێ بابی بێ بە مفاجعە لەم ساڵیشا بەشی شەویل گەوڕوومان کردوتەوە کە دکتۆردا ئەنیشێ ئەو نەخۆشانەی کە لە شەویلگە و ڕویانەوە لە دەم و چاویانە کێشەیەکیان هەیە بۆ بابەتی نەشتەرگەری بۆیان بکەن ئەمە ئەو لە ڕووی دیژیتاڵی و میدیاییشەوە وردە خەریکین شتەکانمان بە ئەلکترۆنیەکەین بە کۆمپیوتەرەکەین ئێستا لە مەحاولەی ئەویان ئەگەر ئینشاءالله نەسریەکەمان بۆ سەرف بکرێت تا ئێستا هیچ کەسێک لە سنووری فەرمانگەی تەندروستی سلەیمانیە ئەمە مانگی هێشتا ئێمە نەسری مانگی 6مان وەرنەگرتووە بە ڕاشکاوانە ئەبێ بیڵێن ئەگەر ئەم شتانە بەرەو پێشەوە بڕوا و تۆزێ قەرز و قۆڵەی بازارمان لەسەر کەم بێتەوە بەتەماین کۆمپیوتەر بۆ هەموو شوعبەکاندا بنین وا بکەین کە نەخۆش هاتە لای ئێمە هەر یەکسەر کە ئەشیعەکەی گرت لە ژووری پزیشکەکەی خۆی بە ئەنتەرنێت یەکسەر لە بەردەمی دکتۆرەکە بێ و پێویست بەوە نەکا فلیمی بینەوە مەگەر ئەڵڵاهوممە نەخۆشیێ بیەوێت ئێمە فلیمەکەی بەدەستی بینەوە لای خۆی بێت ئەمە یەک و هەر بۆ فحوساتیش یەکسەر فحوساتەکەی بچێتەوە بەردەمی پزیشکەکەی ئەمەش لە پلانێکی نزیکە ئینشاءالله ئەگەر بێت و ئەم نەسریە و ئەم پارەیەمان زوو بڕوا لەم ساڵا هەندێکی بکەین و لە ساڵی ئایندەشە هەنگێکێ بێ هەنگاو بە هەنگاو بێ داتاکانی نەخۆش بە شوەیەکی گشتی دەزانین ئەمیشە لە کەرتی تەندروستی پارێزراون و ئەوە بە تایبەتی مامەڵی لەگەڵ دەکرێت بەڵام لە ڕووی بابەتی دیجیتاڵیشەوە بەڕاستی ئەگەر ئەم هەنگاوانە هەبن زۆر ئاسانکاری زیاتر پێما بێ دروست دەبێ هەم بۆ پزیشکەکان هەم بۆ نەخۆشیش کە ئەگەر لە ماوەیەکی تریشا بێ داتای خۆی وەرگێتەوە
لەم لایەنەوە وەکو پاراستنی داتاکان تا ماوەی چەندێک لەگەڵ نەخۆشە ئێوە بەردەوامیتان دەبێت یاخود نەخۆش خۆی ئەگەر نەخۆشیکی درێژخایانیشی هەبێ بەردەوام بوون سەردانکردنی ئەم پزیشکە هەر لە لای ئێوە بێ لە هەمان سنتەر بێ تا ماوەی چەندێک و چەند لەگەڵ نەخۆشەکە دەڕۆنەوە. ئێمە تەوەقوعەکەی کاک دیاری نەخۆشمان هەیە هەفتانەیە و نەخۆشمانەیە مانگانەیە هەنێ نەخۆشمانەیە کەیێتە بەشی مزمینەکەمان بەشی باتنیەکەمان مانگانە لە باتی بچێ لە دەرەوە چێکینی بکەن باشە فەحسی خۆی بکە کە زەختێتی کە شەکرێتی هێتە لای ئێمە شتەکانیەکە زۆر تەبیعیشە عیلاجەکەشی وەرگێ ئەنجا زۆر جارە ئەڵێن کاکە گیان ئەم عیلاجەی ئێرە بەشی 10 ڕۆژە بیەڵە تۆ بەشی 10 ڕۆژ وەرگری بۆ ئەوەی حەقی سیان چوارێکی تر نەخۆی بڕوات بێ خەڵکەکەشمان خراپە دووەرەقایەنە بە دکتۆرەکەڵێ شەستم بۆ بنووسە بەشی 2 مانگ ئێڵم کاکە تۆ زانی سبەینە منەمێنم وا باشی 2 مانگەکەی با عیلاجەکە بەشی 4 مراجعی تریشکانی خەڵکەکەی خۆشمان ڕێزمێ بۆ جەنابەت مساعیدمان نین هاوکارمان نین ئەڵم تۆ مێنی تا 2 مانگتر لێسەوە خەزینەخەی بۆ عیلاجی مزمینەکە و بۆ 2 مانگ ئەوانەشمان هەیە. ڕاستە داواکاریتان چییە ئێوە لە میدیا دەبێت بە چ ئاڕاستەیەک وەک پێویستیەکانی ئێوە بۆ ئەم جۆرە هۆشیاری هاوڵاتیان بێ یاخود هەر شتێکی تر کەس دەکەن دەبێت میدیا کاری زیاتری لەسەر بکەن؟ وەڵی داواکاریمان ئەوەیە کە میدیا هەچ کەناڵێ بێ بەڕازگۆیانە قسە بکات بێت قسە مەسەلە ئێستا تۆ ئەم شتانت لە من داوا کرد ڕۆژێکیش بە فعلی وەرە ناو سنتەرەکە بزانە وایە ئیمڕۆ ئیمڕۆ ئەمان و نەخۆشمان نییە نەخۆشمان زۆر کەمە 480 نەخۆش سەردانی کردوین لە هەموو شوێنەکانە دەدوێنێ بەر نەئەکەوت نەمانەزانی چی بکەین لەبەر ئەوەی مەوسمی ئەوەشە خوێنکار داخڵە بێ ئەمەنەی تر لۆدمانەکەوێتە سەر بەلایەنی کەمەوە 25 بۆ 30 خوێندنگا ئەکەوێتە لای ئێمە خوێندنگا و باخچەکەوێتە سنووری ئێمە ئەنجا ئەوەی یەتیشە لای ئێمە من داواکاریم لە هاوڵاتیانە کە هێنە لای ئێمە تۆزێ سەبریان هەبێ چۆن منە ئەسرەچم بۆ عیادەکە 2 سەعاتە وەستم هەتا فەحسەکەم وەرەگرم تا سەرەی خۆمێل بەلای ئێمە ژوابێ ئەنجا هاوکارمان بن کە کێشەیەکی بەسیتە بێ من قەت هەمیشە نەخۆم و نەجێگرەکەم و نەزاتیەکەم و نەژمێریارێکەکەم نە دەرگامانەیە نەگیرفانمانەیە بۆ هاوڵاتی بۆ دەرگام نییە من کەسم نییە دەرگام کراوەیە هەچی هات بێ پاشا گەدا ئستقبالم کرۆ خسوومەتە سەر و سەرچام خۆم بەڕێوبەردانە ناوە دایم لەسەر ئەو کورسیەدانە نیشتوم گیرفانیشم بۆ نییە وەڵڵاهی ئەی بە باسیەوەکەم خەڵق هەبووە هاوڵاتی هەبووە هاتۆتە پشتی مێزەکەمەوە توێتی پێنسەی عیلاجەکەم پێ نییە خۆمان بۆمان کردووە کێشەمان لەگەڵ ئەویانانە بۆ بەس داواکاریەکم لە هاوڵاتیان هەیە کە تۆزێ سەبر و تەحمولیانە بێ کە تۆیتە ناو نەخۆشخانەکە هاتووەڵێ تخوا بەبێ زەحمەت تەلەفۆنێ ناکەی با یارمەتیم بەن منیش دەوامە مێڵم تۆ زەمیرت هەیە ئەگەر کەمەندامێک گەر پیرێک گەر مناڵێ بگری بە کۆشی دایکیەوە پێش ئەو کەویت قەچێکەوە بزانە لە عیادەیەکی دەرەوەی سەعاتێ بە بەمڕۆکە هاتووی بۆ ئێرە ئەمەیەک و دوو هەمیش هەمانێت هەچی فەحسە بۆ یەکەین ئەڵێ بۆ دکتۆرەکە عیلاجی بۆ نووسم سوپاس گوزاری خوا بکە هیچ شتێکت نییە خەڵقی ئێمە هەرەوێ کە هاتە لات یەکسەر بە عیلاجەوە بڕواتەوە نازانێم عیلاجە چەنە قانزاجی هەیە ئەو نەش زیانی هەیە لە بەشی کۆتایی دەمەوێت بەڕێزت هەم شارەزای بوارەکی خۆت و زۆر لەگەڵ خەڵکی بەرکەوتنت هەیە وڵاتانی دەرەوەش جەنابەت شارەزای و دەزانیت پێشتیش لە پێش پرۆگرام باسێکمان کرد لەسەری دەمەوێت لە کۆتایی بەراوردێکم بۆ بکەیت بە بیرهێنانەوەیەکمان بۆ بکەیت سەنتەرە پزیشکی و حکوومەکانی ئێمە چۆن خزمەتی هاوڵاتیانی ئێمە دەکەن و لە وڵاتانی بیانی و پێشکەوتوو چۆن وەڵامی نەخۆشەکانیان دەدەن؟ وەڵاهی تەمەنا ئەکەم
ئەو هاوڵاتیانەی کە هێنە لای ئێمە و کە داوای سەرەیەکی نزیکەکەن و ئیستیقبالێکی جوانیانەکەین و عیلاجیان بۆکەین و فەحوساتیان بۆکەین ئەمە گەر لە وڵاتانی دەرەوە بن بە حەیاتی بە تەلەفۆنیش ئەگەر گەورەترین نەخۆشییانە بێ هەفتەیەکیان بۆ دانرێ ئەو هەفتەیەش کە ئەڕۆن چەند سەعاتێکیان بۆ دانێت لە دوای چەند سەعاتەکەش بە پێویست نییە کە فەحوسات و عیلاجیان بۆ وەرەگرێ خۆزگە خەڵک ئەمەی بزانێ خەڵقی ئێمە قەناعەتی نەماوە خەڵقی ئێمە تووشی فەنتازیا بووە بتەوێ و نەتەوێ کەواتە ئێمە هەموو پێکەوە دەبێ هاوکار بین ئەبێ هەموو هاوکار بین چ لە میدیا چ لە هاوڵاتی چ لە ستافی خۆمان ئەگەر دەستە جەمعی هاوکار نەبین ناتوانین خزمەتی وڵاتەکەمان بکەین ئەبێ وڵاتی خۆمان خۆش بوێ ئەویش بەچی بە هاوکاری یەکتر ڕاستە حاجی بەیان لە کۆتاییە شتێک هەیە ویست بێت باسێکی من نەم پرسی بێ یان بە گرنگی بزانی گوتەیەکت هەبێ من کاتی کۆتایی پرۆگرامەکە کاتمان ماوە دەیبەخشمە تۆ بۆی کە تۆ وەک کۆتایی شتێکت هەبێ پەیامێکت هەبێ وەڵام من سوپاسی کەناڵەکەتانەکەم دەستان خۆش بێ من شتێکم هەیە ئەوە ڕەئی عامە هی حاجی بەیان نییە بەتەنیا داواکارە لە حکوومەتی هەرێم لە وەزیری تەندروستی بەڕاستی کەرتی تەندروستی فترەیەکی تر بڕوا و دامەزراندن نەبێ و گرێبەز نەبێت یعنی ئەوە 5 ساڵی تر حاجی بەیان لەوێ خزمەتی کرد منیش بایبایەکەم و تەمەنم ئەڕۆمە ماڵەوە هەتا ئێستا زۆربەی خستەخانەکان کە ئەڕوات خەڵقەکەی باشە خۆبەخشمان داناوە ئایا ئەمە هەتاکەی ئەڕوات ئاوڕێک باتەوە لەم گەنجە جوانانەی کە خۆبەخشن باتەعینیان کە بە حیج نەبێ بە گرێبەزدایان بنێ لەبەر ئەوەی فترەیەکی تر بڕوا من عیلاجم هەبێ و ئەجهیزەم هەبێ بەڵام کارمەند و پزیشکم نەبێ بەچیەچێ کێ خزمەتەکات داواکارم لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی ئاوڕێ لەم خۆبەخشانە باتەوە هەرچۆنێ بێ مەجموعەیەکی چاکیان لێ بکا بەگرێ بەست لەبەر ئەوەی 3 ساڵە ئێمە ئەم سنتەرەی من کە بە حساب لە ناو نەخۆشخانەیەکا زۆر ڕێژەیەکی کەمم 45 کارمەند و پزیشکم لێ خانە نشین بووە ئەی باشە ئەم 45 کارمەند و پزیشکم لێ خانە نشین بووە تا ئێستا 2 کەسم بۆ نەهاتۆتەوە جێ ئێکەوا بێ وردە وردە ئەگەر بێت و خەمخۆر نەبین و گرێبەز نەبێ و تەعینات نەبێ و لە جێدانان نەبێ چی ئەبێت 1000 جار منیش بڵێم خزمەتەکە کەمە بێتەوە خەڵقەکە ناتوانێت ئێستا من کارمەندمێ زۆر جار 2 شعبەی پێوە بڕێوە بم 2 ساڵی تر ئەوە شمەڕوات خانە نشینە بێ وەڵی من داواکاری مەیە لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی چۆن ئێستا دەنگۆیەکی باش هەیە ئەڵێن مامۆستایان بەگرێ بەست و وانە بێژاندا ئەنێن لە خوێندنی باڵا و لە پەروەردە ئاوڕێکی جددی بەڕاستی لە کەرتی تەندروستی بنەوە بۆەوەی چۆن پەروەردەش گرنگە خزمەتگوزاری سەحەش تەندروستی هاوڵاتیانیش گرنگە دەستیەوە خۆش بێت ماندوو نەبن نمونەتان زۆر بێت زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە لە دڵبەڕستان دانیشتم گەورەیتانوان لێرە ئامادە هیوادارم هەمیشە سەلامەت و تەندروست بن بینەروی سەرە بەڕێزەکانم هیوادارم کە ئێوەش پڕ لە وزەی ئەرێنی بوو بن بە بیستنی قسەکانی خاتوبەیان و هەموو دڵخۆش بین هەموو گەشتبین بین بەوەی کە ئێمە لەم هەرێمەدا بەڕاستی دەستی کار جێگای باشمان هەیە بۆ خزمەتکردن ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە خۆمان لە کۆتاییدا وەکو داوای هەموو ئەو کەسە بەڕێزانی کە کار دەکەن لە کارتەکاندا و هەم خاتوونی بەڕێز حاجی بەیانیش کە وەکو باسی کرد خۆشمان ئێمە لەگەڵ یەکتردا بەڕاستی بە بەزەیی بین و یارمەتیدەری یەکتر بین و هاوکار بین بۆ ئەو خزمەتگوزاریە جوانانەی کە هەیە بەردەوامیان هەبێت دوای کاتێکی خۆش بۆ وتان